بەناوی خوای گەورە و میهرەبان لە درێژەی کار و چالاکیەکانیدا بەشی بانگەواز و پەروەردەی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە یەکێک لە پلانەکانی ئەوەی مانگانە وانێکی گشتی بۆ گشت بەشەکانی بانگەواز لە سنووری مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی طبعاً وانەی گشتی هەیە مانگانە لە ئەنجومەنەکان پێشکەش ئەکرێتن. ئەم شەو بەشی بانگەواز و پەروەردە هەستا بە سازدانی وانەیەکی گشتی بۆ ئەنجومەنەکانی خەلیفان و هەریر لە بارگای ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی کە تیای داوانەیەکی ئیمانی وانەیەکی ڕۆحی تێدا پێشکەش ئەکات و شانی باسە ڕێژەیەکی بەرچاوی خوشکان و برایان ئەم شەو لەم کۆڕا لەم وانە گشتێدا بەشدارن و زۆر سوپاسیانەکەین و زۆر سوپاسی هەموو لایەک و ئێوەی بەڕێز و خۆشەویستیش دەکەین.